سڵاو و خۆشەویستیم بۆ بینەرانی ئێوارە 24 هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم ئەمڕۆژ بە کۆمەڵێک بابەت لەگەڵ ئێوە دەبین. لە ڕەمەزان نەتەوە جیاوازەکان لە هەولێر بە یەکەوە میوزیک دەژەنن. نابیستێکی هەڵەبجە شارەزایەکی زۆری لە بواری ئەلکترۆنیات هەیە. کاریگەریەکانی بەڕۆژووبوون لەسەر سەرئێشە. پێکەوە ژیان یەکێکە لە سمبولەکانی هەرێمی کوردستان بەهۆی بوونی پێکهاتە و نەتەوەی جیاواز هەولێر بە شاری پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی ناسراوە کە تێیدا هەموو ڕەنگە جیاوازەکان لەژێر یەک ئاسماندا ڕەنگەکانی خۆیان پیشان دەدەن. لە ماڵی تورکمانێکی شاری هەولێر کورد و عەرەب و تورکمانەکان پێکەوە کۆ دەبنەوە و هەر یەکێک لەم نەتەوانە کولتور و میوزیک و ئاوازی خۆیان نمایش دەکەن. دیارە شاری هەولێر هەر لە بوونیەوە لە ئەوەلیەوە لە سەرەتای دروستبوونیەوە تایبەتمەندێکی بە تایبەت بۆ پێکەوە ژیانی هەموو نەتەوە و میللەتانی جیاوازەکان دیارە ئەم بە تایبەت لە ڕەمەزانی شاری هەولێر جیاواز لە شارەکانی بە حکمی ئەوەی کە نەتەوەی جیاواز زۆر تێدا وەکو برا دەژین پێکەوە ژیان بە تایبەتیش لە ماڵی تورکمان لە مانجی ڕەمەزان دیارە تێگەڵ چێشەک هەیە وەکو کورد و تورکمان و ئاشوروکردان و نەتەوەکانیش بەڕاستی وەکو هونەری تێکەڵ چێش وەکو ئێمە وەکو حەیران بەشداری مافور کوردەکان تورکمانەکانیش بە قۆریات و هەروان نەتەوەکانیش بە گۆرانی ڕەسەنی خۆیان. لەمی خانە وێرانەی چەندە جوان ڕۆن دەکاتەوە سەری قەراتێ پیرە هەولێرێ دەزەدەم بۆ دەبینە ماسکە خەد و خارێ گەردنێ ئێمە بۆ ماوەی 4 ساڵە لە پارێزگای سڵاحەدینەوە هاتوون بۆ هەولێر. سوپاسی و پێشواز جێگەرمە دەکەین و میوانداری ئێمەیان بەباشی کردووە. لێرە هەمومان وەکو برایەکەژین کورد، تورکمان و عەرەب و لەم ڕەمەزانەدا کەشێکی جوان ئەبینین و هیچ جیاوازێک لە نێوان ئێمەدا نابینی. هەولێر شاری پێکەوە ژیانە، هەرگیز ئێمە جیاوازیەک نابین لە نێوان ڕەنگەکان و نەتەوەکانی تردا. نابیستێکی بەهرەمەند لە هەڵەبجە شارەزاییەکی باشی هەیە لە بواری ئەلکترۆنیات. عەلی ئەکرەم هەر لە تەمەنی منداڵیەوە بە چاکردنەوەی کاتژمێر دەستی بەم کارە کردووە و ڕۆژ بە ڕۆژیش پەرەی بەکارەکانی خۆی داوە. لە ئێستادا جگە لە چاکردنەوەی کاتژمێر کاری ئەلکترۆنیاتیش دەکات. کاکە عەلی برای سێمی منە ئەڵبەت موالیدی 1976 هۆکاری وای کرد وای لێ هاتۆ کە ڕوولاڵیەکەی
دەرزیە بووە کاتی خۆی لە مناڵەیە لێیان داوە دەماری بیستنی سست بووە ئیتر وردە وردە کاتێک کە گەورە بوو دەسییا میشە خۆی ئەلبەت باوکیشمانەرە میشەی هەبوو پێشتر بە توانای خۆی بەڕاستی تا ئەم دەقەی هێناوە باشە لەخوا بەزابێت عەلی برام خێزاندارە و کچێکیشان هەیە وڵات توانای خۆیەتی ئەلبەت ئەمە لە سەعاتە بواری سەعاتە ئیشی باشەکات لە تەلەڤیزیۆنە ئیشەکات لە سەتەلایت و پلەیستەیشن و ئەم ئەجهزە کارەبایانە ئیشەکات ئەگەر یەکێک مشکلەی هەبێ لەگەڵ یا مەسەلەن تێنەگالێت خۆمیان بەدەمی و هاوکاریە بم ئیشەکەی منیش تەقریبەن هەروەکو ئەم وایە ئەگەر پێویستی شتێکی هەبێ یان بەدەمیوە و ڕۆژانە لەگەڵیان وەڵا وەسای بڵێم زۆر شتە یعنی عەقڵێکی هەیە یعنی ماشەڵڵا لە ڕادە بەدەر تێگا لە شتەکان هەر شتێک مەسەلەن تۆ عەقڵت نەیبڕێ ئەو فکری بۆیە ڕوات مەسەلەن دەستکاری ئەکات بە دیقەت و یعنی گرفتێکی نییە لەگەڵ چاکردنەوەی زۆر ئەجهزەی کارەباییە بەڕاستی ئیشەکانی زۆر جوانە هەر لە تقریبانەوە بۆ 12 ساڵە بێ هەر ئیشێکی سەعاتم هەبێ هێم بۆ لای ئەم چاکیەکەم بەڕاستی ئیشەکانی هەتا بڵێ زۆر بە پاشی ئەیکات ئەگە هەر ئیشێکی دوێ بە بەڕازگۆیی بە جوانی بۆ دەکات کەسێکی زۆر زیرەکە لە توانەکانی زۆر شتی بەکارهێناوە هەوڵە دەم بە شێوازی ئیشارەت تێگەێنم ئەویش تێگات لە ئێمە وەکو قسەکردنەکە وایە لەگەڵ کاتێکە بە ئیشارەت تێگەنی ئێستا من ساعاتێکم پڕ بووە لە ئاو بۆم هێناوە کە چاکی کات بۆم ئەویش یەکسەر لە من تێگەشت ئەزانێ پیشانمدا کە ئاوی تایە ئەو ساعاتە ئاوی تایە پیشانم داوە هەروەها پێشم دو داینێرۆ کە ئاوی تێنە ڕوا کەپسیکات تێگەشت لە من سەرئێشە یان ژانەسار یەکێکن لە باوترین جۆرەکانی ئێشە کە هاوڵاتیەکی زۆر بەدەستیەوە دەناڵێنن زۆر هۆکار و نەخۆشیش هەن کە تووشی سەرئێشەمان دەکەن بێگومانیش سەرئێشە دوای بەڕۆژووبوون دەگەڕێتەوە بۆ ماندووبوونی ڕۆژانە و تێکچوونی کاتەکانی خواردن و نووستن و هەروە فشاری دەرونی ئایا سەرئێشان لە ڕەمەزاناندا زیاد دەکایان زیاد ناکە دیارە بەتەکیدی لە بەرەوەی کە تۆ فترەیەکی زۆر بەدوور دەبی لە نانخواردن و لە وەرگرتنی گلوکۆز یان لە وشکبوونەوە بەهۆی ئەوەی کە تۆ فترەیەکی زۆر ئاو ناخۆیتەوە ڕێژەی سەرئێشان لە ڕەمەزاناندا کەمێک زیاترە لە کاتەکانێکە و بەتایبەتیش سەرئێشانی شەقیقایانە و کەسانەی کە سەرئێشانیان هەیە بە واستەی ئەوەی کە فێربوونیان ڕاهاتون دەڵێن ئێمە ئەگە چا نەخۆینەوە سەرئێشانەکانمان زیاد دەکات دیارە لەو کاتانەدا ئەو جۆرە سەرئێشاناندا لە ڕەمەزاندا زیاد دەکات بەڵام ڕێنوێنی ئێمە بۆ ئەو کەسانەی کە سەرهێشانیان هەیە چییە یان چی بکەن ئەو کەسانەی کە سەرهێشانیان هەیە زۆر ینی دائیمەن پێیان دەڵێن ئەو کەسانەی کە سەرهێشانەکەیان بە واستەی کەم خواردنەوەی چایە یان بە واستەی کەم خواردنەوەی کافاینە ئایا چا بێیان قاوە بێیان هەموو ئەو مادانێک کە کافاینیان تێدا ئێمە دائیمەن پێیان دەڵێن پێش ڕەمەزان بە فترەیەک بە مانجێک بە مانگونیوێک هەوڵدا ڕێژەی کافاین بەکارهێنانی کافاین هەوڵدا کەمی کەیتەوە چونکە کە کەمی کەیتەوە هێدی لەگەڵی ڕادەی بۆ کاتی ڕەمەزانەکەیدا ئاسایی دەبی بەڵام ئەوانەی کە سەرئێشانی شەقیقیان هەیە بۆ سەرئێشانەکەیان لە کاتی ڕەمەزاناندا زیاد دەکات دیارە هەندێک هۆکارێکی گشتیە بۆ نمونە وەکو گوتمان وشکبوونەوەیە یان کەم خواردنە یان درەنگ خواردنە تێکچوونی وەجبەکانە ئەوانە شتێکە لە هەموو دنیاوەکو یەکە هێندێکیشیان هۆکارەکان خودی خۆمانین بۆ نمونە لە وڵاتی ئێمە داوای لێ هاتووە کەسەکان لە ڕەمەزاناندا خەویان زۆر کەم دەبێتەوە یان وەکو خەویان زۆر تێک دەچێت کە ئەوە بەڕاستی شتێکی هۆکارێکی گشتی هۆکارێکی سەرەکیە بۆەوەی کە کەسەکە خەوی تێکچێ یان بایۆلۆژی ژیانی بە تەواوی تێک دەدا ئێمە دائیمەن پێیان دەڵێن هەوڵدا بەڕاستی
لەو فترەیدا کە ڕێت پێدراوە خواردن و خواردنەوە خۆی هەوڵ دە چەندی پێت دەکرێت شلەمەنی بخۆ وەکو چای وەکو شووتی وەکو کاڵک یان وەکو شلەمەنیەکان وەکو ئاو وەکو شەربەت هەرچەندی بکرێ لەو کاتانەدا ئەو شلەمەنیانە بخورێ بۆ ئەوەی کە لە کاتی ڕۆژدا وشی ڕێژەی وشبوونەوەکە کەمتر بێ بەڕاستی زۆر چاکترە کەمتر تووشی سەرێشان دەبی دایمەن ڕێنوێنیان دەکەین هەرچەند ینی کاکە هەوڵدەن هەرچەندی پێیان دەکرێت محاولە بکەن خەوەکەیان نەهێڵن بۆ شێوە تێکسێک کە ئێستا هەیە زۆر کەسێ تا سعات 3:30 دادەنیشێ دوایە خەوێت تا سعات 7:30 کەەوە بە دڵنیاییەوە ڕێژەی سەرێشان زۆر زیاد دەکەم هەوڵدام تۆزێک زووتر بخەوێ لە شەودا هەوڵدا مەسەن سعات 10:11 بخەوێ تا سعات 2:30 و دوایی کە سعاتێکیش بەخەبەر و کەمێک بخەوێتەوە ئەکید یعنی خەوەکەی باشتر دەبێ و تێرخەو دەبێ و ڕێژەی سەرێشانەکەی کەمتر دەبێتەوە دایمەن ئێمە پێیان دەڵێن هەوڵدەن لە بیدایەتی ناخواردن یان لە بیدایەتی کە ڕۆژی دەشکێنی یەکسە بە ڕێژەیەکی زۆر خواردن نەخوا تایبەتی ئەو خواردانە بخوا کە گلوکۆزە و بۆی ڕاستەوخۆ گلوکۆزەکە بگاتە مێشک ئەویش ئەکید ڕێژەی سەرێشانەکەی کەم دەبێتەوە بۆی ئەوانەی کە جەڵتەیان هەیە حەسەب ئوموری خۆیان زۆر کەسەیە دەڵێ دکتۆر وەڵام من بە ڕۆژوو دەبم بەڵام لە کاتی ڕۆژەکەیدا بە تایبەتی چەند ساعاتێکی کۆتایی زۆر وەزم تێک دەچێ وام لێ دێ کەم بەتەواوی دەبێت لە ماڵەوە بکەم ئێمە بەڕاستی لەو کاتانەدا دەڵێن ڕێپێدراو نییە کە بتوانین بە ڕۆژووی بەڕاستی بەڵام لە کاتەکانی دیکەدا کە تۆ کەسەکە هەیە کەسێک هەیە چەند ساڵێک پێشتا جەڵتە لێداوە و چەند حەبێکی کەمی هەیە 2 حەبی هەیە دەتوانێت کاتەکانی تەوزیەکە یان پزیشک بۆی تەوزیەکە لە بەربانگ و لە شەو لە کاتی پارشێواندا زۆر ئاساییە دەتوانێت ڕۆژۆکەی خۆشی بکاوەکو کەسێکی ئاسایی و هیچ مشکلەیەکی نابێ ئینشاءڵڵا لەسەریان بۆیە مەسلەی جەڵتا دەکەوێتە سەر ئەموری عامی نەخۆشەکە بەڵام وەکو بە شێوەیەکی گشتی جەڵتا زۆر نابێت لە ڕەمەزاناندا زۆر کەس دێ لێمان دەپرسێ دکتۆر وەڵام من دەترسم تووشی جەڵتەی بم بۆیە بە ڕۆژوو نابم شتێکی ئەوان نییە نیمانە کەس لەبەرەوەی کە بە ڕۆژوو نەبێ بە ڕۆژوو نابێت بۆ ئەوی تووشی جەڵتە نەبێت چکە کەس نازانێت چێ تووشی جەڵتە دەبێت چێ تووشی نابێت کەی تووشی جەڵتە دەبێت و کەی تووش نابێەوە کەس نازانێت بۆشتانە دەتوانێت ئەو کە تۆ خطوڕەتت هەبوو بۆ تووشبوون بە جەڵتە بۆ نموناوانەی کە زۆر تووشی مەسەر سوکەریەکی زۆر بەهێز بوون یان تووشی زەختێکی زۆر بەهێز بوون یان نەخۆشی تریان هەیە کە زۆر بەهێزیان تووشی ڕاوەستانی کلیە و شت بوون ئەوانە دەتوانانی بە پێی نەخۆشیەکە نەهێڵی بە ڕۆژوو بێ یان ڕێی پێ بدەی بە ڕۆژوو بێ نەک لەبەرەوەی کە تووشی جەڵتە دەبێت یان تووشی جەڵتە نابێت چونکە تووشبوون بە جەڵتە لە ڕەمەزاناندا زیاد نابێت بە هیچ شێوەیەک هەموو میلەت و نەتەوەیەک کولتور و نەریت و تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیانەش پەیوەستن بە ژیان و پێناسەی خەڵکەکە کاری دەستی شێکێکە لە ئامرازەکانی ناساندنی کولتور کە لەی کاتدا هەم پاراستنی کەلەپورە و هەمیشکاری بازرگانیە هەروانش بوونە پاڵنەر تاکو دوو گەنجی شاری سلێمانی فرۆشگایەکی تایبەت بە کاری دەستی بکەنەوە من ناوم کاروانە هەر لە تەمەنی هەرزەکاریەوە حەزم لە ئیشی وردەکاری و ئەمانە بووە زیاتر ئیشی دەست لە دواناوەندیەوە تقریبەن تەواوەتی دەستم کرد بە بەرهەمهێنانی ئیش چوومە دواناوەندی سلەیمانی بۆ پیشەسازی یعنی بڵین بۆ داتاشی بەڵام هەر مەسەلەکە ئەوێ تەنها هەر حەزێک بوو لە ساڵی نەوەکانەوە دوکانی داتاشخانەم دانا لەگەڵ کوڕێکی خاڵما کە هێشتا زۆر شارەزار نەبووین لە بواری ئیشۆمانە لە 94ەوە هاتینە دوکانەکەی بازار و بە تەواوەتی دەستمان کرد بە وردەکاری ئەم ئیشە کە دەستمان پێ کردووە تاوان پێشەوە هیچ مامۆستایەکمان نەبووە هەر خۆمان وردە بەرەو پێشەوە چوین خەڵکیش دەورێکی ڕئیسی هەبووە لە بەرەو پێشچوونی ئەم ئیشە ئێمە ڕسمەکان لە چی وەرەگرین جای وایە لە سروشتەوە یان لە مجلەیەکەوە لە
قوماشێکەوە کە گوڵێکی تیاجای وایە لە قاپێکەوە سەنان گوڵێکی تیابێیان ڕسمێکی فۆلکلۆری بێ ڕسمەکە جاری کێمە دەستکاری ئەەکەینەوە ئەیگونجێنین بۆ ئیشەکەی خۆمان. وەختی خۆی زۆر بەڕاستی زۆر عملی بۆ شتەکانیان لە زۆرینەی ئیشەکانمان حەزمان کردو بەرەو فۆلکلۆر بڕۆین زیاتر حەزمان کردووە شتی کۆن بینینەوە پێشەوە لەبەرەوەی کە مۆرکی کوردی هەر یەکێ بێتە وڵاتی ئێمەوە ئەڵێ چیتان هەیە یا مەسەلەن ئێستا کلاشمان هەیە پێمان خۆش شانازی پێوەکەین ئەم ئیشی دارتاشیش وەختی خۆی زۆر لە پێشەوە بۆ بەڵام بەڕاستی ئێستا ڕەنگە تۆزێک بڵین بۆ ئاستە ئێستا بەهۆی بلۆکی تورکیەوە هەموو خەڵک لە بیری چۆتەوە ئیشی خۆمان چۆن بووە. پاژۆی کارەکانمان لە خوارەوە تەواو کرد بەشی تەواوکردنی کامل لێرە تەواو ئەبێت و ئەینەوە دەست مشتریەکەمان ئیشەکانی ئێمە زیاتر لەسەر تەڵەبی خەڵکیە کەسێک هەیە داوای شتێکە کات ئێمە دەستبەجێ بۆی دروست دەکەین بە پێی خواستی خۆی چ تەسمیمێت چ گۆڕانکاریە چ شتێکی حەز لێ بێمەوە شتە بۆ کەسە دروست دەکەین بە تایبەتی. ئەگەر بەڕۆژووبوون بۆ فەرمانبەران و ئەوانەی کاری میری دەکەن قورس بێت ئەوە بۆ پۆلیسی هاتوچۆ قورسترە ئەوان چەندین کاتژمێر ڕۆژانە لەبەر گەرما کارەکانیان جێبەجێ دەکەن. پۆلیسێکی هاتوچۆ لە شاری دووەک ماوەی 22 ساڵە پۆلیسە ئەو سەرەڕای ئەوەی کە بە ڕۆژووە ڕۆژانە 5 کاتژمێر لەبەر گەرما لە خاڵەکانی هاتوچووی سنتەری دهۆک وەکو پۆلیسێکی هاتوچۆ ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکەن. ناوی من صبری سلی محمد از دور برواری بالامه 1996 وکو پلیسی که هات نوچونی از هات مدام از راندن سر میلاک ریبری هات نوچونی پارزگاه دو که عمری من 41 ساله از خزان دارم 5 بچگی تاین اوا بو ماه 22 ساله است وکو پلیس ارکیدا خدمت خلکی کم سر بلندم کو از خدمت وی خلکی کم تایبەتی پارێزگاها دوو کێ پارێزگا ئەگەت بێژن جێ شەهیدایە ئەم خۆدانین وەکو خزمەتکارێت وی خەلکی ئەم پێکێم نابین وەکو ئەس پۆلیس هەر ئەرکێکی بدەتە من هەر 4 پارێزگەیەن کوردستانیش حەلەبجە بگرە سلێمانیە هەولێرێ دوو کێ وەکو ئەس پۆلیس دێت ئەرکی خۆدا بەردەوام بم وەکوان پلیس هاتنوچونێ تایبەتی هەیوا ڕەمەزانێ ئەرکێمە گەلێک زەحمەت تلێت هێتن قورس تلێتن بەلکو خەلکێکی پرۆژیە تەعامڵا گەل خەلکێکی جیاوازش هەیوێت بەرینوکە ئەم خۆ بینی خزمەتکارێت وێ خەلکی چ جیاوازی مەنینە وەکو هەیوێتی گەلێکی شولێ زەحمەتتر مەیە دیتین دەفمەت شتێکی نورمالە بەس ئەم پتر تەحمل کەوین هەندێک جێتین ئەم هەمی پلیسۆ نادانێ بەلکە هەندێک پلیسێتین هەیوا ڕەمەزان بچیت عەسەبینە ئەمە نادانینێ ئەمدەی پلیسێ بێنفرە داینە جێ شیرینایە جێ خەڵاواتیە فرنێت هەگەت بێژن نانینە ئەم دێ بچاوێکی بلند سەحکێنێ وی خەلکی چکە خەلکی کوردستانە خەلکی پارێزگامە پرۆمبێرە دوبینیە بە بۆماوەی گەلێکە ڕۆستێم دێ ژمارەوەی نویسین دیف سزایە دیف مادێ قانونی دێتە سزادان جاکا سزایە چەندە ئەو بودجێت بەرپرس میتن نیسان ناوارە دیمایک شوورێ مەختەس تێمت ڕۆستن وێدرکێ دەوریا خلاص بن گەڕوک ئەvە جێ منە جادا منە
شوفي فرعها حطت جيت الصلال وبشتافي راخي حطت ساري يازدا رجعنا و شولي من هر ترمبيلا كبروسيت بموي جالكي ام تسزاد دين ديد مادة قانوني رجعنا شولي ما و ديمويك مرحلة از فيدريكي تراستم او جيمني تايبته مزگەوتی گەورەی خورماڵ بە یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی کوردستاندا دەنرێت. گەشتیارێکی زۆریش لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان سەردانی ئەم مزگەوتە دەکەن. و لە ئێستاداش هاوڵاتیەکی زۆر بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لە کەشێکی ئارامدا سەردانی ئەم مزگەوتە دەکەن و چێژ لە جوانی و ماسی و حەوزەکانی ئەم مزگەوتە دەبینن. لە زمانی خلافەتی حەزرەتی عومەرە دروست کراوە کە دەی ئیسلام فتوحاتی گەشتۆتە ئێرە لە شارەزوری و ئەوانی هاتۆتە ئێرە کە دیوانە ئەم مەنتیقە ئاوێکی جوان و پاکی هەیە لێرە ئیتر ئەم کوردیانە بۆ مزگەوتەکە زۆر دیرینە یانیان بە بیستن من بیستومە یانی زۆر لە عولەماکان کە فەرموویانە لە زمانی کوڕی حەزرەتی عومەر عەبدوڵڵا عومەران بنیاد ئەم مزگەوتە ناوە لە خلافەتی حەزرەتی عومەرا بووە. وەڵی گەشتاران سەردانی ئێرەکەن چووکاتن مەندەقەکەی جوغرافیە و خۆشە ئاوێکی پاک و جوانی هەیە و حوزێکی هەیە و پێڵێن گەنجان. خەڵکی تەوێڵم بەدێنی هاتوون بۆ سەردانی ماڵی برایەکم لێرە لە خوورماڵە هەر جارێ بێم ئێرە سەردانی مزگەوتەکەم سەردانی حەوزەکەم ئەو ماسوشتەی تایە ینی دیمەنێکی دڕفێن ئەو هەوایەکی سازگار و خۆشیە ینی بۆ 20 دقەش بێم بێ سەردانێکی بکەم. بابەتەکانی ئەمڕۆژمان پێشکەش کرد بە هیوای کاتێکی خۆش و شەوێکی شاد.